دوورخستنەوەی مامۆستایانی ئاینی لە وتاردان لەلایەن وەزارەتی ئەوقافەوە بەردەوامە و لەو چوارچێوەیەشدا لە ناحیەی سیدەکان لە دەڤەری برادۆست دوای 12 ساڵ لە وتاردان مامۆستا سەباح بازید مامۆستای مزگەوتی گەورەی سیدەکان لە وتاردان دوور خرایەوە و هاوڵاتیانی برادۆستیش دژی بڕیارەکەی ئەوقاف وەستانەوە و نەیان هێشتووە مامۆستا نوێیەکە وتار بدات. مامۆستا سەباح سەبارەت بە هۆکاری دوورخستنەوەکەی دەڵێت ئەوقاف هۆکارەکەی پێنەوتووە و سەبارەت بە ڕوونکردنەوەیشیان کە دەڵێن کێشەی کۆمەڵایەتی هەبووە دوورە لە ڕاستیەوە. غێر ئەو هۆکار و ئەسبابێکەوە من لا ئەدرێم لە مزگەوتی هیچ هۆکار و ئەسبابێک نییە حەزش بە کرزانی بابە وەکە لە ڕوونکردنەوەی بەڕێوەبەراتی ئەوقافش ئەڵێ کێشەی کۆمەڵایەتی هەیە تەحەدا ئەکەم یەک کەس بێ بڵێ ئەمن کێشەی کۆمەڵایەتی لەگەڵ ئەو مامۆستایی هەیە کە 12 ساڵە لێرەمە ئەمن ئەو مزگەوتەی بەزێ دێڵم و لێرەش بار ئەەکەم و دڵنیابن هیچ کێشەی کۆمەڵایەتیم لەگەڵ هیچ کەسێکی نییە. ئەوە 12 ساڵە لێرەما 12 ساڵە لەو مزگەوتەی ماوە قوتاب مەدرسەی ئاینیم هەبوو یا چەندەها فەقێ ساڵانە قورئان خوتن و علومی شەرعی و ڕەوانەی جێدیکەن کرد یەگەیشتینە ئاستی زۆر بەرز و ئێستاش هەر بەردەوامین الحەمدولله. هاوڵاتیانی ناحیەی سیدەکان پشتگیری خۆیان بۆ مامۆستاکەیان دووپات دەکەنەوە و دەڵێن مامۆستا سەباح 12 ساڵە لای ئەوان وتار خوێنەوە و ئەو کێشەی بۆ ئێمە چارەسەر کردوون نەک بۆ ئێمە بوو بێتە کێشە. مامۆستا مەلا سەباح پیاوێکی ئاینیە کەسایەتێکی دیار و ناوداری دەڤەری سیدەکانە دەڤەری برادۆست بەگشتیە پیاوێکە دەستی هەبووە لە حەلکردنی چەندەها کێشەی کۆمەڵایەتی کێشەی عایلی و هەروە کەسایەتێکی زۆر دیار و ناودارە. ئێمە وەکو خەرکی دەڤەری برادۆست بەگشتی هەمومان لە بەڕێز مامۆستا مەلا سەباح زۆر ڕازین و پشتگیری 100% ئەو بەڕێزەین. بەڵام ئەو بڕیارە بەداخەوە بەلای ئێمە بڕیارێکی سیاسیە چەندەها مەلا هەنە لەو منتیقەیە کە نوێژیان لە دووەکەی نوێژیان تەواو نییە بۆچی ئەو کەسان ناچن ئەو مەلانە لادەن و کەسی هیچ لە شوێن نەدانێن بەڵام دەهێقی ئەو بەڕێزاگرن بەڕاستی ئەمە بەلای ئێمە جێگای قبول ئێمە پشتگیری 100% ئەو مەلاکەین. نەخێر ئەمە ڕازی نینە ئەوە سێمین جارشەوە لێ بکەنێ ئەمە قبول نەکردێ قبولیشی ناکەین. پەروەردەی منداڵێنە ماکەتن پەروەردەی عایلی ماکەتن نسحەتی چاک لە ماکەتن خراپەی لۆمە ناوێ چاکەی کوێت لە چاکەی بەدەرەوە هیچ خراپی لۆمە ناوێ ئەمەش قبولی نییە کەسی دیکە بێتێرە ئەگەر خراپشن تێدیت پێویستی هیچ کەس ناکە لۆمە لابدا ئەمە بخۆی لادەین. هەواڵ ئەوقافش ئەڵێ مامۆستا مەلا سەباح کێشەی کۆمەڵایەتیە نەخێر کێشەی کۆمەڵایەتی نیە ئەوە کێشەی سیاسیە. من وەکو خۆم هاوڵاتێکی دەڤەری برادۆست بە حزبەتی نا وەکو هاوڵاتی پشتگیری لە مامۆستا مەلا سەباح ئەکەم بەدڵ بەژیان تا ماوشم لەو مزگەوتەی تا مامۆستا مەلا سەباحش هەیە ڕێگە نادەن هیچ مەلایەشی دیکە لەو مزگەوتە وتار بێتەوە. لە ماوەی 27 ساڵی حکومڕانی کوردیدا هیچ کاتێک هەندەی 2 ساڵی ڕابردوو مامۆستایانی ئاینی لەلایەن وەزارەتی ئەوقافەوە تووشی لادان و دوورخستنەوە و ئیستیفزازی نەبوون و هەر مامۆستایەک بچووکترین ڕەخنە بگرێت لە پیشەکەی دوور خراوەتەوە. تەنانەت مامۆستای ئاینی واهەیە لە پیشەکەی دوور خراوەتەوە بەبێ مۆڵەتی دەستگا ئەمنیەکانی شارەکەی بۆی نییە بە ئازادی سەردانی مزگەوت بکات. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی سیدەکان لە دەڤەری برادۆست.